وتەیەک بە بۆنەی 10 ئۆکتۆبر ڕۆژی جیهانی خەبات دژ بە سزای ئیعدام. ئەمڕۆ یەکشەممە 10 ئۆکتۆبر ڕۆژی جیهانی خەبات بۆ هەڵوەشاندنەوەی حوکمی ئیعدامە. لە حاڵێکدا کە بەردەوام بە ژمارەی ئەو وڵاتانەی کە تیاندا سزای ئیعدام هەڵدەوەشێتەوە زیاد دەبێت، لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامی بە پێچەوانەوە ژمارەی ئیعدامەکان دەڕواتە سەرێ، بە جۆرێک کە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا هەر وەک ساڵانی پێشوو ڕژیمی ئێران باڵانشینی بەکردەوە دەرهێنانی حوکمی ئیعدام لە ئاستی جیهاندا بوو. 13مین راپۆرتی ساڵانەی ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران کە ناوەندێکی غەیرە دەوڵەتی نێونەتەوەییە باسلەوە دەکات کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە ساڵی 2020 زاینیدا لانی کەم 267 کەسی ئیعدام کردووە. ئەم راپۆرتان نیشانی دەدات کە لە پەنا مەحکومانی تاوانە ئاساییەکان، ئیعدامی بەندکراوانی سیاسی لەوانە ئیعدامی دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیە جەماوەریەکان، ئیعدامی چالاکانی کەمینە نەتەوەیی و مەسحەبیەکان، ڕۆژنامەوانان و نایارانی ڕژیم بە بیانووی بێبنەما و ساختە لەلایەن ناوەندە ئیتلاعاتی و ئەمنیەکانەوە بەردەوام درێژەی بووە. لە لیستی ئیعدام کراواندا ناوی منداڵانێک دەبیندرێن کە لە کاتی ئەنجامدانی تاواندا تەمەنیان کەمتر لە 18 ساڵ بووە. لەناو هەموو ئەو وڵاتانەدا کە حوکمی زاڵمانەی ئیعدامیان هێشتا تێدا بەڕێوە دەچێت، کۆماری ئیسلامی تەنیا دەسەڵاتێک بووە کە لە ساڵی ڕابردوودا ئیعدامی منداڵانی تاوانباری ئەنجامداوە. بەوتەی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی لە ساڵی 1990ەوە تا ساڵی 2018 بەگشتی 138 حاڵەتی ئیعدامی منداڵانی تاوانبار لەسەر تاسەری جیهان تۆمار کراوە. لەم 138 حاڵەتە 93 حوکمیان لە ئێران بەکردەوە دەرهاتووە. بە پێی راپۆرتی ئەم ڕێکخراوە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ئێران گەورەترین بەکردەوە دەرهێنەری ئیعدامی منداڵانی تاوانبار بووە. راپۆرت و ئاماری ناوەندەکانی مافی مرۆڤ سەبارەت بە ڕێژەی ئیعدامی هاوڵاتیان لەلایەن حکوومەتی ئیسلامیەوە لە حاڵێکدا بڵاو دەبێتەوە کە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا هەڵمەتی ناڕەزایەتی و جەماوەری لە ناوخۆی دەرەوەی وڵات دژ بەم جەنایەتە دەوڵەتیە بە شێوەیەکی بەربڵاو بەڕێوە چووە. هەڵمەتی بەرین لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بە هەشتەگی ئیعدام مەکەن لەگەڵ پشتیوانی ملیۆنان کەس بەرەوڕووبەوە. دەیان کۆبوونەوەی جۆراوجۆر لە بەرامبەر زیندانەکان و سەدان ناڕەزایەتی لە دەرەوەی وڵات لە دژایەتی لەگەڵ بەڕێوەبردننی سزای ئیعدامی بەندکراوان بەڕێوە چوو. هەر لەم ساڵدا ڕێژەی بەخششی بنەماڵە جەرگ سوتاوەکان کە ئازیزانی خۆیان لەدەستاوە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. ئەم بنەماڵانە بکوژەکان بەخشیوە تا یاسای دژەمرۆی قەساس کە ڕژیم پشتیوانی لێ دەکات بەکردەوە دەرنەیە. لە ئوستانی کوردستان و لە شارەکانی سنە و سەقز ئەم سونەتە ئینسانیە لە شوێنەکانی دیکەی ئێران بەرچاوتر بووە. ئیعدام لە ئێران لە یەکەمین ساتەکانی بەدەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامیەوە بەڕێوە چوو. ئەم ڕژیمە سزای ئیعدامی وەک تند و تیژیەکی بە ئانقەست و ڕێکخراو بۆ لەناوبردنی نێرانی سیاسی، ناڕازیانی کۆمەڵایەتی و قوربانیانی هەر ئەم نیزامە زاڵمانەی سەرمایەداری بەکارهێناوە. سزای ئیعدام هەر لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامیەوە هەتا ئێستا یەکێک لە پایەکانی دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بووە بۆ چاوترسێنکردنی خەڵک. ئەم جەنایەتە سەرەتا بە ئیعدامی سەرانی ڕژیمیشا کە دەست بەسەر و لە زیندانەکانی ڕژیمی ئیسلامی تازە بەدەسەڵات گەیشتوودا زیندانی کرابوون دەستی پێکرد و پاشان ڕژیم دەستی دایە ئیعدامی خەباتکاران و نەیارانی خۆی لە سەرتاسەری ئێران. دەست بەسەرکردنی دووبارە و ئیعدامی دەیان کەسایەتی بەندکراو لە ناو زیندانەکانی ساواک کە بە هیممەتی ڕاپەڕینی خەڵک ئازاد کرابوون لە بەهاری ساڵی 1358ەوە دەستی پێکرد. ئیعدامی خەباتکاران و ڕێبەرانی تورکەمەن سەحرا لە جەریانی ناڕەزایەتی بەهاری 1358 هەتاوی، ئیعدامی ڕۆڵە ئازاکانی خەڵکی کوردستان پاش فەرمانی جیهادی خومەینی لە 28 گەلاوێژ لە شارە جۆراوجۆرەکانی ئوستانی کرماشان، کوردستان و ئازەربایجانی غەربی لەلایەن خەڵخاڵی جەلادەوە و بە حوکمی حکوومەتی و شەرعی خومەینی ئیعدامی ژنان، خوێندکاران،
کرێکاران و ڕووناکبیرانی ناڕازی بە نیزامی ئیسلامی لە گۆشە و کناری ئێران کارنامەی فاشیزمی ئیسلامی تازە بەدەسەڵات گەیشتوویە لە ئێران. لە ڕێگەی ئیعدامی بە کۆمەڵ و کوشتاری سەرشەقام و ئەشکەنجەی وەحشیانە لە ناو زیندانەکان لە ساڵەکانی سەرەتای دەی 60 هەتاوی حکوومەتی ئیسلامی شۆڕشی ئێرانی کە بە ئامانجی ئازادی و ژیانێکی باشترەوە بەڕێوەچوو بوو بەرەو شکست برد. کوشتنی بە کۆمەڵی هەزاران بەندکراو کە پاش شکستی ئامانجەکانی کۆماری ئیسلامی لە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق ئەنجامدرا بەو پەڕی خۆی گەشت و لە ماوەی 2 مانگدا هەزاران بەندکرا و کوژران. سەرانی کۆماری ئیسلامی لە ماوەی 42 ساڵ دەسەڵاتی سەرکوتگەرانی خۆیان لە سزای دەوڵەتی ئیعدام بۆ زاڵکردنی کەش و هەوای ترس و تۆقاندن بەسەر کۆمەڵگادا کەڵکیان وەرگرتووە تا دەسەڵاتەکەیان بپارێزن. بەڵام سەرەڕای هەمووی ئەوانە ئاگری ژێر خۆڵەمێشی تووڕەیی و ناڕەزاتی خەڵک دژ بە ڕژیمی سەرکوتگەر لە ماوەی ئەم ساڵانەدا خامۆش نەبووە و بڵێسەکانی خەبات و مقاومەت لە هەموو لایەکەوە سەریان هەڵداوە. سەرانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ بەلاڕێدابردنی بیر و ڕای گشتی لە ڕیشەی کێشە و نەهامەتیەکان لە ڕێگەی بڵینگۆ تەبلیغاتیەکانی خۆیانەوە ڕای دەگەێنن کە سزای ئیعدام ڕێگای بەرەنگاربوونەوە لەگەڵ بێسەرەوبەرەییە و کردەوەیەکی لێبڕاوانەیە دژ بە گیر و گرفتە کۆمەڵایەتیەکان. ئەوان دەڵێن کە ئەگەر ئیعدام نەبێت تاوانکارانی کۆمەڵایەتی هان دەدرێن و ئەمنیەتی کۆمەلگا دەخەنە مەترسیەوە. بەڵام ئەوە چ کۆمەلگایەکە کە بۆ دیفاع لە خۆی پێویستی بە جەلادە؟ ئەم ئیدعایانە لە حاڵێکدا دەوترێن کە بە پێی ئەزموونی بابەتی وڵاتانێک کە سزای ئیعدامیان تێدا هەڵوەشاوەتەوە و بە پێی ئەنجامی لێکۆڵینەوەی کارناسانی بواری کۆمەڵایەتی هیچ ئامارێکی بەنووسراوە و هیچ بەڵگەیەکی جێی متمانە بوونی نییە کە نیشان بدات سزای ئیعدام دەتوانێت لە پەرەسەندنی تاوان لە ئاستی کۆمەڵدا ڕێگری بکات. بە پێچەوانەوە لێکۆڵینەوەکان دەریان خستووە کە هەر کات لە کۆمەڵێکدا مەودای نێوان هەژاری و سەروەت زۆرتر دەبێتەوە و نظامی ئابووری دەبێتە هۆی هەژارتربوونی زۆرینەی خەڵک و هاوکات کەڵەکەبوونی سەروەتی کەڵان لە دەستی گروپێکی بچووکدا بەردەوام هەژاری و بێبەشیە کۆمەڵایەتیەکان دەبنە بەستێنێک بۆ پەرەسەندنی جەنایەت و تاوان. لە ڕاستیدا ئەوە خودی نظامی سەرمایەداریە کە جۆر و ئاستی تاوانێک کە سزای دەدات بەرهەم دێنێتەوە. ئەزموونی مێژوویش ئەم حەقیقەتەی سەلماندووە کە لە وڵاتانی پێشکەوتووی سەرمایەداریدا لە هەر شوێنێک خەباتی چینی کرێکار و جەماوەری ئازادی خواست هێندێک ڕفۆرمی کۆمەڵایەتی و بەرنامەی ڕیفاهی بەسەر دەوڵەتەکاندا سەپاندووە، ئاستی تاوانەکانیش بە شێوەی بەرچاو هاتوونە خوارێ. ماشێنی ئەشکەنجە، زیندان و ئیعدامی ڕژیم دەکرێ و دەبێ بوەستێت. بەڵام ئەم بابەتە تەنیا بە زەبری خەباتی جەماوەری لە ئاستی سەرتاسەری بۆ هەڵوەشانەوەی حوکمی ئیعدام دێتە دی. ئەدام